کەمپینی لە کەرکووکەوە بۆ ڕۆژاوا بە دروشمی کەرکووک بۆ ڕۆژاوا لەسەر پێ ڕاگەیەنین بە ناوی خەڵکی شاری کەرکووک و سەرجەم زیاتر لە 15 ڕێکخرا و گروپ و ناوەند و کۆمەڵە و تیپی هونەری و چالاکوان و ڕۆشنبیر و مامۆستایانی ئاینی و گەنجانی شاری کەرکووک ئەم کەمپینە ڕاگەیەنین. لەم کەمپینە ئەنجومەنێکمان دروست کردووە لە 12 کەس. ئەم ئەنجومەنە دوێنە کۆبوونەوەی خۆی کرد بۆ ڕاگەیاندنی ئەم کەمپینە کە دیارە ئەم کەمپینە بۆ 10 ڕۆژ لە ناو شاری کەرکووک و گەڕەکانی شاری کەرکووک و دەوروبەری لە قەزا و ناحیەکان وەکو پردێ و دووز و لەیلان و قەرانجیر و دەوروبەری شاری کەرکووک چالاکیەکانمان بەردەوامە بێت. لەم کەمپینە زیاتر ئێمە کار لەسەر ئەواکەین هاوکاری مادی بە تایبەت وەکو پارە کۆکەینەوە بۆ لێقەوماوانی و ئەوانەی کە لە ڕۆژئاوا پێویستیان بە تایبەت بە دەوا و دەرمان هەیە بۆ ئێمە لە ڕێگەی مانگی سووری کوردی نێودەوڵەتیەوە ئەم هاوکاریانە لە شاری کەرکووک ئەگەینێن ڕۆژاوا. ئەم کەمپینە کۆمەڵە چالاکیە بێ وەکو چالاکی هونەری لە ناو گەڕەکان و تیمی گەڕۆکمانە بێ لەسەر جەم گەڕەکان و قوتابخانەکان و پەیمانگا و کۆلیژەکان. لەم دە ڕۆژە ئێمە چالاکی کۆنسێتی گۆرانی و بەنمایشی شانۆ و لەگەڵ بەڕێوەبەراتی ئەوقافی کەرکووک قساکەین بۆی لەسەر جەم مزگەوتەکانی شاری کەرکووک سندوقمانە بێ بۆ کۆکردنەوەی پارە بە تایبەت بۆ خەڵکی ڕۆژاوا کە ئێستا گەورەترین کێشەیانەیە بە تایبەت لە ڕووی دەرمان و پێداویستی خواردن و بە تایبەت خواردنی منداڵ. بۆ ئێمە بە ناوی ئەنجومەنی کەمپینی لە کەرکووکەوە بۆ ڕۆژاوا ئەم کەمپینە ڕاگەێنین داوا لە خەڵکی شاری کەرکووکەکەین، داوا لە دەوڵەمەندەکانەکەین، خاوەن کۆمپانیا و کارگەکان بەدەم برا و خوشکەکانمانەوە بێن لە ڕۆژاوا بۆ هاوکاریکردنیان ئەگەر بە بچووکترین شت بێ. بۆیە بە ناوی ئەنجومەنی لە کەرکووکەوە بۆ ڕۆژاوا پێتان ئەڵێن کەرکووکیەکان ئێمە ڕۆژانێک بە تایبەت لە ڕۆژانێکە تووشی گەورەترین گرفت و گەورەترین ئاوارە بووین، بۆیە ئێمە ئازانین ئازاری ئاوارەبوون و ئازاری شەڕ و ماڵوێرانی چییە. بۆیە بێ کەرکووک بە تایبەتی هاوخەمی ڕۆژاوا بێ، بۆیە ئەم کەمپینە ڕاگەێنین و لەمڕۆوە دەست بە کارەکانمانەکەین لە 10 ڕۆژدا هاوکاریەکی باش بۆ براو خوشکەکانمان لە ڕۆژاوا کۆکەینەوە و بۆیان ئەنێرین لە ڕێگەی ڕێکخراوێکی زۆر متمانە پێکراو کە ڕێکخراوی مانگی سووری کوردی نێودەوڵەتیە.